بەڵێ بیدایەت بە داتایەکی بارانتان بدەمێ بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان تاکو ئێستا لە سۆران 280 ملیم باران باریوە ساڵی پار 555 بوو جیاوازیەکەی ڕاستە زۆرە بەڵام ئەگەر جیاوازی بکەن لەگەڵ ساڵی پێرار جیاوازیەکە باشە یعنی خراپ نییە و هەروە 4 سانتیم بەفر ئەم ساڵ باریوە کە ساڵی پار هیچ نەباری بوو و پێشبینیش دەکرێت لەم شەو بەولاوە شەپۆلێکی بەفر و بارانی سارد ڕوو لە هەرێمی کوردستان بکە لە ڕێگای سیبیریاوە لە ڕێگای رووسیاوە کە ئەمە جیاوازی هەیە لەگەڵ شەپۆلەکانی تر زۆر سارد دەبێت لە ڕۆژی شەمەوە ئاسمان ساماڵ دەبێت ئەمەش وا دەکات کە پلەکانی گەرما بستنە ژێری سفرەوە هەروەک دیارە کە ئێستا نەخۆشی و ڤایرۆس زۆر بڵاو بوویتەوە ئەمە شوا دەکە ئەم سەرمایە کە ئەم نەخۆشی ڤایرۆسانە تا ڕادەیەکی زۆر لە ناو ببات و هەروەها و ئاستەنجانەی کە دێنە بەردەم یەک لەوانە بۆ شوفێرانە کە دەبێتە هۆی بەستنی جادەکان داوایان لێ دەکەین کەوا خێراییان کەمکەنەوە هەروەک لە پێشبینیەکەش ئاماژەی کردووە ناوچە شاخاویەکان پشتی شێریان بەرەکەوێ لە هاتنی بەفر و باران بە تایبەت بەفر کە خۆشبەختانە ئێستا ئەتوانم بڵێم نمونەیەک لە چیاکان وەربگرین چیای مامەڕوت هەیە لە باڵەکایەتی مەترێک و 30 سانتیم تا مەترێک و 40 سانتیمی تێدایە ئەمە شوا دەکا زیاتریش بێت و تەواوی شارەکانیش دەگرێتەوە ئەو شەپۆلە خۆشبەختانە بەڵێ.